کەلێ دوعای خێری بۆم کرد هەر لە خۆمە کەوتمە گومانەوە خوشکی عزیز ماما خوشک نییە حساب بکە برامە تەلەفۆنیان کرد بۆم گەیشتمە براکەم خۆی لە ماڵا بوو تەکسێکی لیاوەسانی بوو توێ ژیرۆدی با لە مەخزانەکە بێ ڕۆیە ژیرۆ دابەزی بوو فریان نەکەوت بوو خۆی لە تاقێکەوە ڕزگار کرد بوو ئەمەنی ئاو بوو بەخوا خۆی گەورە بەخشیە ئێمە بەخوا لە تەعزیە بوو دەستم کرە گیری بووی وتم تەلەفۆنەکە بۆی کرد کوژابەوە وتم قەت برا موبایل ناکوژێتە خۆی تەکسی خەسلێمانیەکە بە ناوبانگە وتم براکەم شتێکی لە تەلەفۆن ناتە ماڵیان بەرزە بەخوا ئەوەتا هیچی نەماوە بەس خۆی سەلامەتە و تو خوایە برا خوا دەست بکرێتە ئەمرتەوە خوا بۆ برا ماڵ و مناڵ بۆ ئێمە بدێلێ ئەی دڵ کەوتە گومانە بۆ خوشکم دوعای خێرم بۆکە بەیانی تەلەفۆنی بۆ کردم تقریبا سەعات نزیک 9 بوو وتی لەکوێ وتم لە سلێمانی بۆ دەرچوتە لە ماڵ وتم وەڵا دەرچوومە لە ماڵ بۆ کەسابەت وتی بارانە وتم نەوەڵا لە سلێمانی باقەت باران نەبوو هاتمەوە چەمچەماڵ ئەم مۆزع ڕوویدا هاتمە سەر لافاوەکەی و مناڵەکانم لەو بەرەو بوو لەو ماڵە بە سیارەکە چوینەوە بەرێشتان کەلێ دوعای خێری بۆم کرد هەر لە خۆمە کەوتمە گومانەوە وەڵا زۆر سپاس یەکەم خوشکی عزیز ماما خوشک نییە حساب بکە برامە تەنانەت چوار خوشکمەیە بران بۆ من زۆر سپاسیانەکەم یان بە هۆڵی منەوەن زۆر سپاسدانەکەم بە خێر بێن یاخوا سەر چاوم دوعای خێری خوا بتپارێ خوا بۆ ماڵ و مناڵ ئێمە بدێڵێ بەڕاستی کە مناڵەکان مەردەوە بەرەوەتر لافاوەکە هات پێش لافاوەکە من ڤیدۆیەکم کرد بڵاوم کردەوە تقریبا نەچوە 2 دقە ڤیدۆکە داوام لە ئیدارەی چەمچەماڵ کرد بەڕێز قایم خان داوام لە ئیدارەی چەمچەماڵ کرد وتم فریای و بربەستەی بەنزخانەی کاروان بکەون کارەسال لە چەمچەماڵ ڕووەدا بە ئاگاتانتان کەمەوە کەس بە گوێمانی نەکرد هەمووی تقریبا نەچووە سەعاتێ سێ چارەکێک ئەم وەعزە ڕوویداوەتر خۆم شاید حال لەو خۆم لە مەخزەنەکەی بووم و سیارەکەتان بینیەوە و کۆمەڵە شتمانتیا چوو و ماڵانی دراوسێمان یەکەم جا لافاوەکە و لێرە سەری هەڵدا ئەتر هۆکاری ئەو بربەستە بوو کە زیاتر چەمچەماڵ ئەم کارە ساتە خوڵقا ئەگەر بە ڤیدۆکەی من یەک حەفارەیەک شۆفلێ بەهاتایە ئەو ڕێڕەوەی کە ئەپەڕێتەوە بۆ ناو بەنزخانەی کاروانبی ڕوخانایە ئەم کارە ساتە بەم شێوە ناکەوتەوە کە ئێستا نزیکەی بۆ 500-600 ماڵ لە چەمچەماڵە زەرمەند بووە کەس نەهاتۆ بۆ ئێرە تا ئێستا یەک کەسێ لە بەرپرسی ئیدارەی چەمچەماڵ ڕووی نەکردم کۆڵان لە خێریمان بەکرد زیاتر بەس تکاتان لێکم ئەم شتە کەس لە پشتیەوە نییە بە حزبی مەکەن ئەمە خەڵکێکی چەمچەماڵ تووشی کارەساتێکی مرۆیی بووە لە هەموو وڵاتانێ شتێ مەڵێ وڵا قسەی بۆ ئەم کەناڵە کرد و کەناڵە کرد خەڵکی پشتگوێ بخەن من داوا لە ڕێکخراوەکانەکەم هاوکاری خەڵکی چەمچەماڵکەن زۆر سپاسیانەکەم هەر کەسێ بە هەر شتێک هاوکاری چەمچەماڵەکە ئێمە مەمنونی